خێری مامۆسای عزیز و خۆشەویستم بداتەوە بۆ خاتی اسمی عەزەمی خۆی. بە کورتەیەک کاتان زۆر ناگرم ئینشاءالله، بەس پێم خۆشە لەسەر فەرمایشتی و مامۆستا بەڕێزانە کە دڵەکانیان ڕاستلەکاندین بە سەرهاتێکی کورتی خۆم لە ساڵی 2002 لە ڕێگەی یۆنان بگێڕمەوە لەژێر ناونیشانی ومن یتەوەکەل علی الله فهو حەسبوه. چونکە مامۆستا بەڕێزان ئینشاءالله ومێدم وایە کە لە مەجلیسەکانە بە ئەو خێرە دەستێمە پێ بەڕاستی نەویست کاتان بگرم، بەستم و عیدا پێ مامۆستا عادل کەمە باسکەم ئینشاءالله. لە ساڵی 2002 36 نەفەر بووین کە بەرەو یۆنان بەڕێکەوتین لە سنووری بولغاریا و یۆنان و تورکیاوە، سنوورێکی زۆر سەخت و ناڕەحەتە. ئەو قاچاقچەی کە بردینی لەگەڵ خۆیان پێشتر ئیلتزاماتی بەدینەوە هەبووە، بەڵامی تر قەدەری خوا بەهۆی دوورکەوتنەوەی لە دیندارەتی و بەهۆی ئیشی قاچاقچێتی و ئەم بابەتانە وازی لە نوێژ و شت دێنابوو، بەڵام دڵی فیتڕەتێکی ئەرتیاما بوو. لە ڕێگەوبان کە ئیبینم بە تێم و نوێژەکانمە کرد ئەهاو بۆ لامەوی بەخوا کاتی خۆشی من دیندار و منیش ئەموو عاقیبەتی ئینسان ئەساسە، ئێستاش ئەساس نییە بۆ من، داواکەم لە خوای گەورە عاقیبەتمان بەخێر بکێرە. برا بەڕێزەکانم، لەم 36 نەفەرە لە ماوەی 17 ڕۆژ کە بە غاباتەکانی بولغاریا و یۆنانەوە هەرمێتاڵە و شتی ناڕەحەت و گەڵای دار، حتاوانەی جگەرەکێش بوون گەڵای داریان بە وەرەقای کێشە، وەرەقەیان پێ نەمابوو کە گەڵای داری پێ بکێشن. وەزعێکی زۆر ناڕەحەتمانە بوو. لەم 36 نەفەرە ئەخیر وەجبەمان کە کەوتە کەمین لە شاری کۆمەتینی یۆنانا بوو. 4 سەدە عوسمانیەکان دەسەڵاتیان هەبوو بەسەر یۆنانا. ئێستا شاری ئەگزەنتی لەگەڵ کۆمەتینا مزگەوتی تیاماوە بە ڕسمی بانگەدەن و لە ئەوقافی تورکیاوە پارەیان بۆ سەرفەکرێن ئیمامەکانی. ئێمەش لە کۆمەتینە ئەخیر کەمین لەی داین قەدەری خوای پەروەردگار. قاچاقچێکەمان ڕای کرد پانتۆڵێکی لە پیا بوو کە 2 خەتی تیا بوو فسفۆر، کە بینیم لە دوا هیلاک بوون بەڕاستی. 17 ڕۆژ و بە ڕێگەوە بووین، زۆر ناڕەحەت بووین، هیچ خواردێکمان پێ نەمابوو بەڕاستی. سبحان الله دانیشتم کە کۆماندۆکان چواردەوریان گرتین و بلاجکتۆرمان لەسە هەڵکرا توانای ڕاکردنە، بەڵام کە ئەو ڕمدایە 4-5 نەفەر شەق و زلەی خۆتم بەخوا من ڕاکردنەکەم باشتر شەق و زلە خواردنەکە سام یەکسەر دوای قاچاقچەکە کەوتم بەناو ئاوێک کاڕۆی جۆگەلێک لە بەردەممان نبوو، خەمم بوو کە قوڵ بێ بخینکێم سێرم کرد تا ئێرەی هاو. دوای کەوتم 6 نەفەر نەجاتمان بوو. ئەو شەوە تا بەیانی ئەو شارە پۆلیس بە دوامانە گەڕا، قەدەری خوا ڕزگاری کردین تا گەشتینە شاری ئەگزەنتین بە 3 شەو و 3 ڕۆژی تر ناڕەحەتی. لە ڕێگە کە ڕۆژین ئەخیر گوندی ئیسلامی هاتە بە ڕێگەمان لە ناو کۆمەڵێ گەنمەشامیە خەوتین 6 نەفەرەکە. بەیانی کە ئەستاین لە خەو سیرمان کرد، عیلەیە گاتون سەر گەنمەشامێکە و خەریکی دوورینەوەی گەنمەشامێکن. سیارەکەیان ئۆپڵێکی سوور بوو گۆرانی تورکیان خسوویە سەر، کە خەبەرم بۆیەوە وتم وەڵا شێخە جاناوی شێخە بوو چەند جاریش ئەلحەمدولایە ئێستا پیاوێکی زۆر مولتەزیمە و لە کتێبی ڕێگا سەختەکانی هەندەرانە ئەم بابەتەشم باس کردووە جارێکی تر. وتمەڵاوە زانم خۆمان بەدەستی خۆمان کەوتین ناو تەنگەژەیەکە، وتی بۆ وتمەڵاوە لە تەنیشتمانە ئیشەکەن، بەس کە بە تورکی گوێمان لە سەوتی گۆرانیەکە بوو زانیمان کە ئەو تورکە موسڵمانانن کە لەو مەنتیقای گیرساونەتەوە. منیش وەستایەکمە بوو نای عەبدوڵڵا ئابی بوو لە تورکیا ئیشمە کرد لای لە مەکتەبێکە ئیشی کاشیم لەگەڵا کرد. قورئانێکی بە تەرجمەی تورکی بۆ هێنابووم، زۆری خۆشەویستم کە ئەیبینی نوێژەکەم لەگەڵ بەرماڵێکە. ئەم قورئانە وەکو یادگاری لەگەڵ خۆما هەڵگرت، لەویا بە هەلم زانی نانمان پێ نەماوە، خواردن نەماوە، بێتاقەت ناڕەحەت مەودایەکی زۆر ڕێمان کردووە. وتم شێخە ئەم قورئانە بۆ نابێ بۆ ئەم کابرایە و سەلامێکی شیرەکەیتر خۆ تەمان شوانێک بتبینە تەلەفۆن بۆ پۆلیسەکە. ئەو قورئانە بدەرە دەستی بەڵکو ئینشاءالله هەم بەزەیەکی پیامانە بێت ئەگەر موسڵمان بێ خواردێکیشمان بۆ بێنێ. وڵات چوو سەلامی لێ کرد بە تورکیەکی شەقوشڵ لەگەڵ یا قسەی کرد و وتی ئێمە خەڵکی عێراقین و لێرە پەکمان کەوتو و پەنابەرین بۆ ئەسینە ئاڕۆین. ئەم قورئانەش بە دیاری بۆ ئێوە کە کابرا قورئانەکە بە حاڵ ئێمە لە کونی زەڕاتەکانەوە سیرمانە کرد لە بینی بڵین گەنمەشامێکە و بزانین چی بەسەر بێ. وەڵام ماچێکی قورئانەکەی خستە سەر سەری خستە سەر داشبڵی سیارەکەی لەگەڵ ئاوگامی پارێکی داپی سوای سیارەکەی بۆ ڕۆی خواردێکی باشی بۆ هێناین. بێەوە ناخۆش 17 ڕۆژەیەم بەس خەریکی شتی ناڕەحەت و گەڵا و هەرمێتاڵین ئیسراحەتمان کرد تۆزێ. بەڕێکەوتین بۆ ئەگزەنتین لە پشتی خەسخانەی گەورەی ئەگزەنتین کە لە ناو چەند شاخێکە ئەم شارە ماینەوە. بۆیە بەیانەکەی ئەستین تەلەفۆن کا بۆ تەڕەفی سیارە بە دوامانە بێ ئەو 6 نەفەر بگەێنێتە ئەسینە. تقریبا 9 سەعات لە ئەسیناوە دوورە ئەگزەنتین. سبحان الله چاوەڕوان مەکرد بۆ نوێژی بەیانی هەموو کاتێک تەیەمومم کرد ئاو نەبوو، نوێژی بەیانیم کرد و خەوتم. لە لەحزەی چەند ساتێکی کەما باوک ماتە خەو. لە خەومە ئاوێک لە بەردەم مابوو، قیتارێکیش بەرامبەرم وەستا بوو. وتی کوڕم پشت بەخوا خۆت بڕۆ بۆ ئەسینە. ئاوەکەم زۆر بە ناڕەحەتی بڕی سواری قیتارەکە بووم بەرەو ئەسینە بەڕێکەوتم و خەبەرم بۆیە کە خەبەرم بۆیە خۆر کەوتە بوو.
ئیتر هەڵمسان لە خەوتم کاکەوە درەنگە و باش تێ بکەین چونکە ناکری ئەوە بێنینەوە کوڕێکی لەگەڵا بوو ئەویش ڕێبەری قاچاقچێکە بوو کەما بووە لەگەڵ یاوتی من لەگەڵ یاچم بۆ شاوتم وەڵی کاکە من خەوم بە باوکم بینیوە من خۆم لەگەڵ یاڕۆم وتم نەوەکو بەجێمان بێ لە قاچاقچی لەو دەشت و چۆڵەوانیە لەو شاخ و داخەیە بەڕاستی سیقەم نەبوو وتم خۆم دێم لەگەڵ تا ئەم کابرای ڕێبەرشی ترسا چونکە حکمی قاچاقچی لە وێنان 13 ساڵەوەتی کاکە دەبا ئەم بێ لەگەڵ تا کە خەوەکەم گێڕای هەمیان دەستیان کردە پێکەین گاڵتەیان پێکردن ێساش لە بیرمە ئەنو باوکی گێنێتە سینە ئەو بە گاڵتەکردنەوە لەگەڵ یا ڕۆشم بیەوە ناخۆش چوینە دوکانێکی مسلمانی تورکەوە نانمان خوارد تەلەفۆنمان بۆ تەڕەفی قاچاقچی کرد کە سیارە بنێرێ ئەم شەو دوو شەو سێ شەو ماینەوە سوبحان الله هیچ ناوە بە دوامانە لەو مزگەوتە لەو شارە 6 مزگەوتی تایە ئێستاش لە بیرمە هەر 6 مزگەوتەکەین بەسەر کردەوە چونکە من بێ ئیش و بێکار بووین سیارەش ناوە بە دوامانە ڕۆژانە چوومە مزگەوتەکانی کەوانیش یەک نەفەیترم لەگەڵا بوو کە نوێشکەر بوو خەڵکی چەمچەماڵ بوو بەڵام ئەویش ناهاو بۆ مزگەوتەکان قەدەری خوا شەوێکی باراناوی بەقوە دیتر ئەخیر شەو چاوەڕوانی قاچاقچی کەین هەر درۆی لەگەڵا کردی لە ڕیبەرستان ناهاو بە دوامانە لە کابینەی تەلەفۆنا دەستی کرد بە کوفرکردنم قاچاقچیە منیش تەحملم نەما بەرەوڕی ڕۆشتم کێشان بەناو کابینەی تەلەفۆنەکەیە بە تووڕەبوونەوە پەلامارم دا وتم کابرا درۆ لەگەڵاکە خوا حەقی چییە بەسەرمە بۆ واقعی لەو کاتی شەڕ و مشتومڕەیە سوبحان الله هەورە بروسکێکی زۆر بەقوە دای لە شار یەکزەنتیت بە شێوازێ هەرچی سەوتی سیارەیە خوا ئەگەی لێبراکانی من هەمووی کەوتە ویزەویز ویقەویق لەو شارەیە تم سوێن بەخوا لەگەڵ تویا دوو دەقەیتر بمێنمە خوا غەزەبم دێگرێ بەجێتە هێڵم ئەڕۆم من بۆ کوێ بڕۆم نە زمان ئەزانم نە شارەزام نە ئەزام ڕێگە چۆن 9 سەعات بە سیارمایەتی بۆ ئەسینە وەڵا بە گاڵتەکردنی گوتی بڕۆ بۆ کوێڕی بڕۆ بەجێم هێشت لەو 6 نەفەرە و کتم کوڕێکی نوێشکەری چەند شەمالیم لەگەڵا بوو هات لەگەڵما یەکێکی دەربەنی خانیش نوێژی ناکەوتی وەڵام منیش دێم لەگەڵ تاکاکە منیش لەگەڵەمان هابوو بەجێمان هێشت و خواحافیزیمان کرد لەوێ هاتمە سەر جادە سێرێکی ئەو دوو نەفەرە وتم کاکەگیان وەڵای من شارەزانیم ئێوە بە هیچ و خۆڕایی دوای من کەوتوو من تەنها لەبەر ئەو خالقم بەجێم هێشتووە قەسەم بەخوا تیارم بۆ بێنێ لەگەڵیان ناڕۆ مادەم کوفری کردووە لەو کاتە قسەمانەکە سیارێکی پۆلیسا و بارانی شەستە ئەبارێ هەموو گیاما یەکی سەخەومان پێمە هەمووی تەڕ ببوو لەو کاتەیە سیارێکی پۆلیسا و سوبحان الله کە هاو عادەتەن پۆلیس خۆی بە شوانێ تەلەفۆن کە ئەو گرێ خوا ئاگای لێ ئەوە هاتە تەنیشمانەوە سەیریە کردین دەستم لێ ڕاگەل کیسەخەوەکەم فڕێدا کە بمان گرێت چونکە وتم ڕازین کاکەم بۆ شوێنە بچم بیان لەگەڵما چونکە من شاوتیم بۆی کوێ بڕێ لەگەڵتا خوا ئاگای لێ ئاوا لە سەکنەکە و پۆلیسەکە سەیەکی دەموچاوی کردین و ڕۆی دەستم کردە پێکەنین و گریانێکیشتم واللهی ئینشاءالله ناگیرین ئەو پۆلیسەکە تەیشمان نامانگرێت دیارە خوا خۆی ڕێنیشان دەریمانەکە بەڕێکەوتین هەتا مزگەوتێکیانم دۆزیەوە دەرگای دەرەوە داخرا بوو مزگەوتەکانی ئەوێ چونکە ڕێگە نادێت تەعمیر کرێنەوە لە ناو دیوارا بوو بەرز بوو دەرگاکانی دەرگاکە داخرا بوو یەکێکمان بەرز کردەوە چوو ئەو دی مزگەوتەکە دەرگاکەی کردەوەمان چوینە حەوشەکە هەیوانێکی گەورەی هەبووتم خوایە لێت ئەپارێمەوە دەرگاکەی دانەخرابێ وەڵا دەرگامان کردەوە سوبحان الله کرایەوە فەرشی کاشانی سوور داخرا بوو لەوێ ئیتر ئوتێلی پێنجەستێرەی و حاڵی چی هەفتە شەوەی من لە ناو کیسەخە و لە ناو غاباتە ئەخەوین یەکسەر ئەو کوڕی کە لەگەڵ نوێژینەوە حەمامیشیان هەیە مزگەوتی تورکیەکان زیاتر کاکە بڕۆ تەوبەیەکی نەسوح کە خوا دەرگای لێ کردوینەتەوە لە ماڵی خوایان جا تۆزیە ترسا ئەیوا آخر کاکە گرێ بمان گرم کاکەوتم من لە ماڵی خوا میوانی ئەوم چۆنم گرێ چۆن ئەمدا بەدەستەوە من لە کەسێ ڕام کردووە کە کوفری کردووە ئێستاش خۆی دەرگای بەخسوین سەرپشت ئێستا دەستمان لە پۆلیس ڕاگەن نەیگرت ئێستا لە ماڵەکەی خوا بگیرین براکانی من ئەو پیاوە چوو خۆی شۆرد و ئێنامان دوورکانەوەی سوورەتی تەوبەمان پێ کرد و شایەتمامان پێوتمان دەبێت کە نوێژە نەکردووە لەگەڵ ئەم برایی کە خەڵکی چەمچەماڵ بوو فەرشێکمان دوو لە ڕیبەڕێستان هەمووی گیانمان تەڕ بوو جلەکانمان داکەن گوڵۆپەکانمان کوژاندەوە بێت تاریک بێ بە شۆردێکمان لە پیامایەوە فەرشێکمان داخست و فەرشێکمان دا بەسە هەرسێکمانە ئەم کوڕەی تریان کە لەگەڵمان بوو ناوی شارەکەی ناڵەمە دوای تعلیقمان لێ نەدەم بڵێ مامۆستا تعلیق لێ شارێک داوە چونکە بەخوا بەرامە بەسمی هیچ نییە بەڵامی عادەتەن ئینسانەکە بۆ خۆی تۆزێ ترسی تیا بوو هەر زوزوی ئەگیرین کروتم سەرت داپۆشە بەخوا برا بگیرەمیانە من تازە لەژێر فەرشی کاشان ناخەوم هەر چاومان نوقان کردمانەوە خەبەر بوون چونکە ئیلاک بووین مجەوەرێکی بە تەمەنی تورگاتە سەرمان بانگی بەیانی درا یەکسەر ئەسانجلەکانمان ئەحەمنا تۆزێ وشک لەبەرمان کردوتم ڕۆ دەستنوێژکردنەوە نەژووری قسە مەکەن ئیمامی مزگەوتەکە پیاوێکی بەتەمەن بوو لەگەڵ 4 پیاویتری بەتەمەنە تا 5 نەفەر بە ئیمامات وێ مزگەوت ئیمام کە دەستی کرد بە قورئان سبحان الله لا ئیرادی هەرسێکمان دەستمان کرد دەگریان لە کاتی نوێژەکەیە گریانێکی لا ئیرادی هات بە سەرمانە کە سەلامی دایەوە هەر بەردەوام بووین لەسەر گریانەکەمان چونکە بیرمان لەو نیعمەتەی خوا کردومان لە 100% ئێستا تەلەفۆن بە پۆلیس ئەکرێ ئیمامەکە و باوەشی کرد بە سەری منە تی بۆ چیە گری
جوابم پێ نەدایە زمانیشم نازانی کە قسەی لە تورکی منجا عەرەبیێکی شەق و شڕ مەزانی نەمەتوانیت زۆر تێی بگەێنم لەویا سبحان الله یەکسەر لە ناو خۆیانە قسەیان کرد بە تورکی 120 یۆرۆیان بۆ کۆکردینەوە ئێستاش لە یادمە برا بەڕێزەکەم 1 دینارمان لە گیرفانە نەمابوو سبحان الله یەکی 40 یۆرۆیان بۆ کۆکردینەوە وەرسێکمان کلیلی حوجەکەی دایە دەستم بە ئیشاوتی ئێوە کەسی خراپ دیار نین ئەوە لە ناو حوجەکە بۆ خۆتان بخەون لە ماوەی نیو سەعاتە خوا ئاگەی لێ براکانم یەکی بە دووسی عەلاگەوە ئیتر نەمانەزایی کام پێڵاو تاقیکەینەوە کام چاکە تاقیکەینەوە جلو بەرگایی خۆمان فڕێدا ئەنواع جلوبەرگ و پۆشاک و خواردنیان بۆ هێناین بەیانی هەستام چوون بۆ کابینەیەکی تەلەفۆن بۆ ناسراوێک لە ئاسیراوتم بەس ئەوە فێرم کە چۆن بچم بۆ مەحەتەی قیتار و سەرکەوم دیارە قاچاقچیەکە لەو ناسیاومان ئاگادار کردبووە کە شەڕی لەگەڵاکردن بەجێ هێشتم منیش وڵای کاکە کفری کردووە بۆیە بەجێ مێشتووە وتی کاکە ئاخرەوە قاچاقچی و تۆ نابێتیت عادەتەن خەڵک وایە وتم وەڵڵاهی بە تیارە بمگێنێتە سینا سوێن بەخوا لەگەڵیان ناڕۆم ئەوەی کە ئەم شەو ئەڵڵا فەزڵی بەسەرا ڕۆشم کە پشتم پێبەستووە هیچ کاتێ لە یادی ناکەم بەستووە گەر فێرمەکەی باشە فێرم ناکەی خۆمە چمە مەحەتەی قیتار سپاس بۆ خوای گەورە گەشتینە مەحەتەی قیتار بریتمان بڕی لەگەڵ ئەم دوو نەفەرەیەکیان لێمان دابڕا قەدەری خوا نەهاو لەگەڵمانە چونکە قاچاقچیەکە ناو شارە گرتینیەوە هەموو سەر و چاویان ئاڵۆسکا بوو هەموو قژیان ئاڵۆسکا بوو هەمووی تەپ و تۆز و هەمووی دووکەڵ بوو کە ئێمەی بینی بە چاکەت و پانتۆڵ و ڕیباتی بەین بڵێن ڕیکۆتی درێژە و خۆشیان لەو ناڕەحەتیەوتی قەسەم بەخوا خواکە و سەرکەوت بەساوتم دڵنیا بە خراپتریشە بەسەر دێ تێمە لەکوێ دەستان کەوتم ئەڵڵا بۆی ناردین تی وەڵڵی ئەم شەو تا بەیانی ئێمە ئەو ئەڵڵی تۆ ڕاوڕایانی پێکرد وتم چۆن وتی دووسێ سیاری پۆلیس تو بەس ئەم سیاری پۆلیسە کە سێری ئێمەی کردووە چووە بە دوای پۆلیسی برادری تیا بەڵام ئێمە نەجاتمان بۆ ئەوان دوایان کەوتن تا بەیانی برا خۆشەویستەکانی من تی دەوەرەوە لەگەڵ ما بڕۆینتم بەڕاستە من ئەم شەو لەگەڵ تۆیان هاتم وەڵڵی تەوبە نەکەی خەسارەتمەندی دنیا و ئاخیرەتی جای ستا بەسواتەکان باسمان کردووە کامیشان پیاوە الحەمدە تەوبەیەکی نەسوحێکی لەسەر بابەتی خوای گەورە بە موعجیزە ئێمەی گەیاندە ناو شاری ئەسینا و ڕزگارمان بوو لە پێش ئەوانەوە کە گەشت ئەسینا هەو بۆ لا ئەم لاولای ماچ کردم وتی وەڵڵی خواکەت سەرکەوت بەسەرمان موعجیزەی پیشاندام لە دوای ئەوە سپاس بۆ خوایسە کەسێکی زۆر چاک و باشە کەواتە براکانی من ومن یتەوەکەل علی الله فهو حسبه لە تاریکترین شوێنە ئەڵڵا نزیکترینە لە بەندەکانی و بەس صادقمی لەگەڵیان وصلى الله على نبينا محمد وعلى اله وصحبه وسلم يا ربي خوای گەورە پاداشتی خێری هەر هەنگاوێکی و مامۆستا دکتۆر بەڕێزانم ئەمداتەوە کە عەزیەتیان کێشە ئەو برا خۆشەویستانم خوای گەورە هەموو لایەکتان ڕازی بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.